ئەم کاتتان باش ئافمەسی کوردستان هەر لەو ڕۆژەوەی کە دامەزراوە لەو نەریتە باڵایی خۆی لای نایەوە کە ساڵانە کۆبوونەوەیەکی گەوری خۆی ئەنجام بات کە لە ڕاستی لە کۆنفرانسێکی گەورەیەکێت کە کار و چالاکی و بەرهەمەکانی ئەم ڕێکخراوەی ئەخرێنە ڕوو و هەسەنگانیان بۆکرێن و لە هەمان کاتە چەندین دەرفەتی پێێتە پێشەوە کاتوان سوودیان لێوەرگرن. بۆیە هیوادارم سەرجەمتان لە قوتابی خوێندکارانی پزیشکی لە بەشداروان بە جۆش و خۆشەوە بەشداریکەن لەم کۆبوونەوەیە، چونکە لە بنەمادا ئەم ڕێکخراو و کۆبوونەوە ساڵانەکەشی دەواازەیەکەن بۆ بەهێزکردنی تواناکانتان. لە بنەماشدا ئامانجمان لەم ڕێکخراوە پێدێنانی کۆمەلگایەکی تەندروستتر و ساڵ لە دوای ساڵ چینێکی لێهاتووتر لێوەشاوەتر لە قوتابی خوێندکارانی پزیشکیە. بە هیوای سەرکەوتن. Dear IFMSA Kurdistan members and international medical students, once again the time is coming and IFMSA Kurdistan is welcoming you to its 7th National Assembly that's going to be held in Saudi on 14th of September 2017. National Assembly is the decision-making events of IFMSA Kurdistan. Participants will have different standing committee sessions on different sectors, different training and theme event on a crucial subject which is the mental health. As the President and on behalf of all Executive Board of IFMSA Kurdistan, I would like to invite you all to participate actively in the upcoming National Assembly. Hope to see you all there. Thank you. Hi. On the behalf of the organizing committee, it's my pleasure to welcome you to NA 2017 Sulaimani. It's been months we are trying so hard to arrange best NA ever. Hopefully it will reach your expectations. Thank you. بناوی ئافمەسی سلێمانی و بەخێراتتانەکەین بۆ خەوتەمەی کۆبوونەوەی نەتەوەیی ئافمەسی کوردستان لە شاری سلێمانی. ئێمە ئامادەکاریێکی زۆر باشمان کردووە و هاتنی ئێوە کۆبوونەوەکەمان جوانتر و ئازاوەتر دەکات. دووبارە بەخێر بێن بۆ پایتەختی ڕۆشنبیری.